ورد و ڕێزی بێپانمان سڵاو بینەران و بیستەرانی ئێمە لە هەرجێگاکن سڵای خواتان لەبێت. ئەمڕۆ لەگەڵ کەسایەتیشی دیاری پەنابەران لە وڵاتی بەریتانیا کۆ دەبمەوە لەگەڵ هێندێک باس و پاسی دیکە کە دیاریدەی تۆ کوردی و دەبێت لێت دوور بم کار ناکەم لەبەر ئەوەی کە ئەم کووردە و دوورکەوتنەوە لە یەکتری و بچڵانی پەیوەندی کۆمەڵایەتەکان تا ئاستێکی باڵا دەزوەردان لە ژیانی خەڵکیدا بۆ تا سەرێشێکی گەورە لە وڵاتی بەریتانیا. چالاکەوانی پەنابەران و چاودێری کۆمەڵایەتی و هەموو لێکەوتانی کە ئەمڕۆ لە دەمی ڕێزدار سەید هەورامی دەبیستن پوختەی هەموو ئەو ڕاستیانن کە لە بەریتانیا دەگوزارێت. سەید و کاتت باش. سپاسەکەم بەخێر بێت. کاک سەید دیاریدەی تۆ کوردی لەگەڵت نابوو دوور بە دوور کەسێکە بینی لێ دوور دەکەیتەوە. دیاریدەی ئەم دوورکەوتنەوە لە یەکتریە بۆچی لەگەڕێیتەوە بۆ کارەکەی چی؟ وەڵای من ئەیگەرمەوە دووە کرد. یەکەمیان بەداخەوە یعنی بە درێژای چەند ساڵ دەسەڵاتی حکوومەتی کوردی و حزبی کوردی ئەوەندەی کاریان لەسەر پرەنسیپی حیزبایەتی و باگراوەندی حیزبایەتی و چەقاندنی بە مێشکی تاکی کۆمەڵگەیە ئیجتیماع حیزبایەتی کاریان لەسەر یەکڕێزی و برایەتی و یەکتر قبوڵکردن و ئەمانە نەکردووە. شۆڕی کەرەوە ناو پەروەردەی سکوڵەکانش حتا یعنی نەبوو بە مەنهەجێکە تەواو ئێمە ئەوە بین. یعنی ئەمە لەسەر کاری وە نەکرا. لە خواریشەوە وەکو کۆمەڵگە و تاکات و تەم وڵاتانەوە بەڕاستی خۆمە ئەوەنەی یعنی بە کێشەوە زۆر کورد ئاڵاوە لێرە. بۆیەوە کابرا ئەترسێت بۆ منە خەڵک هەیە حەز بە کێشە ناکات ئەترسێت مەسەڵەن لە فڵان کەس نزیک بێتەوە توش کێشە بێت. بەڵام بەعەکسەوە بۆ خراپێک بتوانێت چاکی خراپ بکە بۆ چاکی نەتوانێت خراپێشە بەدڵنیاییەوە ئەبێ ئێمە تێکەڵ بین ئەبێ ئێمە نزیک بینەوە بۆ ئەوەی خاڵە ڕۆژەکان بکەین بەسپی ڕووی ڕەوەندی کوردی تەواو سپیتر بکەینەوە. باشە؟ یعنی ئێمە نابێت لێ بگەڕێین وەڵام هیچ خزمەتێ ناکەم وەڵا هیچ ئیدڤایزێ ناکەم وەڵا هیچ ڕێنمایە نادەم لەبەرەوەی کە هاچیەکەی بۆ کورد بەزایە چی نا بەزایە ناچی. تۆ یەکەم موسڵمانی پاداشەکە لای خوایە دومیش کە باوەڕ بە مرۆڤایەتی کارێکی ئینسانی یەکەی وەسێمیش کاریگەری هەرە بێ قسار کاریگەری هەیە بەڕاستی. ئیسە بڕوانە ئەو ڕۆحی هاوکاری ناو ڕەوەندی کوردی بەریتانی هەیە لە وڵاتەکانی کە بۆ شێوە نییە بۆ لێرە کورد زیاتر چالاکە زیاتر کورد مەسەڵەن قسە ئەکا ڕێنماییەدا دەستگیرویی ئەکا. ڕاستە لەولانە پشتگیری یەکتری زۆر پشتگیر بەڵێ بڵێ ئێمە ناتوانین بڵێ وەڵا با شتەکان لە 100 زەڵمی سفر بکەین کورد لێرە ئەوە وان نییە. ڕاستە ئەو مەستەڵەحایاڵێ کاکە نزیکی کورد نەبێت و ئامان هاتە وڵاتەوە کوردووە ئەو شتانە هەیە بە زۆر ئێوە شوتراوە کاتتە وڵاتەوە دڵنیا و کەسێکی گوێ لەم ڤیدیۆگرێت پێدا وتراوە کە پێێتە وڵاتەوە ئامان نزیکی کوردمەوە مەکە وڵات توش کێشە نەبێت. دیاریدەی دوورکەوتنەوە لە یەکتری لە بەریتانیا زۆر ینی زۆر کراوەیە بەڕاستی بەداخەوە کە لە هەر کەسێک دەپرسی بەڵام بۆی تێکەڵاوبوونم لەگەڵ خێزانەکەم جیاب بوومەتەوە ئەوە دەسوەردان لە ژیانی کەسانی تردا هەیە. خۆی کێشەکەەوەی ئەمەنیە شتێکی لە خوێنمانایە بۆ نمونە من بۆ ماڵی تۆ جەناب بۆ ماڵی من تۆ قسەکەین بەڵام خێزانەکانمان لە مەتبەخەکە لەو لادانیشون یعنی لە بری ئەوەی کە دوو زانست دوو قسە دوو باس دوو پەن دووشتی جوان بگەڕنەوە سوولێکی وەرگرن ئەڕۆن یەکتی پاڵەکە بۆ نمونە یەکتی هانددەم بۆ نمونە ئەم امتیازی خۆی باسەکە لە ئەو کە من ئەم امتیازانە مێمێر دەکەم چیاوتنی بۆ کردم ئەوم کردووە ئەم سێرەکە کە بۆی نەکراوە ئەگەڕێتەوە ڕۆژێ لە ڕۆژان کە نەقسێک و بەرز و مزمێکی بوو لەگە بەردەکەیە بەرەوا بشنی فڵان کەس ئەوە 6 ساڵ نابێتوە نیکیلاتوی کرد بۆشنە تۆ چی کردووە بۆ من تۆ چ دڵێکم بە تۆ خۆ یعنی شتا ڕۆیدا بۆ نمونە ئەمە سەرنجڕا دەکەشم دیاردەی چارەسەرکردنیش دەبێت هەبێت لەو کاتەدا چارەسەرکردن وەڵڵا هەر ئەوەیە کاڵێن ڕەجا ئەن تداخل مەکەن پرسیای شتی شخصی مەکەن. من هەرگیز ناچمە ماڵێکەوە بڵێم وەڵا تەلەڤیزیۆنیانە وایە باشتر بوو لێیا وایە باشتر بوو کەشی بۆ نانیم کابرا خۆی لێیا دایناوە ئارزوی خۆیەتی باشە ڕۆژە ڕقەنعەتی گۆڕە لێیا داینی کاک خۆماڵی من نییە من نهاتم خانەکە لێ بکڕم وایە نەکات ئەوە کات بکەوەتە کۆن بۆ نایگۆڕی کاکە نایگۆڕێ کابرا بۆەوە قەنەعەتی هەیە کابرا برینێکی تایەت و بۆی کولێتەوە. کاکسین ئەو کێشانە هەموو هەن ئێوە وەکو کەسایەتی وەکو لادیکەم وەکو ڕۆژنامەنووسێکی سەوەردی هاتووە چاوەی زانیاریەکانی ماشەڵڵا دەستە خۆش بستە تۆتیبی بەڵام پێم خۆشە ئەوم پێ بڵێ ئایا چارەسەرێکی بنەڕەتی یان دامەزراوێک بۆ ئەم بابەتانە بۆ ڕێنمایی ئیتر
ئەم پەیوەندی کۆمەڵاتیانی کە ئێستا بەرەو خاوبوونەوە دەچن بەرەو نەمان دەچن ئێوە ئامۆژگاریتان چییە و چارەسەر چییە چی بکەین ئێمەی کورد لە ڕەوەندی کورد لە ئەوروپا نەکە لە بەریتانی لە وڵاتەکانی تریش لە سوید لە ئەڵمانیا لە زۆربەی وڵاتەکانی تر ئەم کێشانە هەن بۆیە سەرنجت دەبم بۆ ئەم بابەتە ئەگەر بکەی ئەگەر بتەوێت لانی کۆمەڵاتی دەست نەبین ئەگەر بتەوێت لە دەستی بدەیت بێ بخێنی سەم نە قسە بۆ تۆ ئەەکەم تۆ گۆرمونە بڵێن ئەگەر کەسێکی بێدین بین بەرامبەر ئیسلام و کۆمەڵگەی کوردیمانەوێت کە خێزان وەشێنین ئەڵێن بە تۆ وەرە ڕەوەس ئەبێ پێش هەموو شتێک لە ئیسلام بدەین قیەمی ئیسلام و پرەنسیبی ئیسلام و دین لەناو خەڵکانە یاڵین بۆ کە نەما خانەوادەی فنیشە لێ ئافرەتی لە ئەڵمانیا لەم ڕۆژانە لە یەکێ لەو وینانەوە قسەی کرد پێگەکانی وبسایتەکە قسەی کرد باسی ئەوەی کرد وتی لێرە هەست بە ژنایەتی خۆ ناکەی لێرە بی لە پیا و بتە زەلام ئەو نە زەحمەتێکیشی ئەو نە ڕاکە فڕەکەفرکاکەی لە ئەوەکەی خۆت لا ئادەی لەو ڕەگەزەی کە خوای گەورە پێی بەخشیوی لەو بینەی کە بێت ناڵیتە باوشەکە بێ سوز و بەیرەبانی لا ماڵا بەخشیتەوە مەجال ناوێت ئەچێت تەرکێوێکە لە شوێنێکە خۆتە بینیتەوە مان نەبووی لوز دەکەی دەستێنەی ئەمە لەکوێ هەیە ئێمە لەکوێ هەیە باسی کوردستانێکی کوردستان کێیە کوردستانەوەیە کە ئێمە لێ هاتوین و دواوێش کە ئێمە لە دینی ئیسلامە خێزان زۆر بەرز و پیرۆز ڕاگیراوە لە کەسەکانی شەو دەگۆڕێت بەنمونە ئێستا هەمانە لە یەکێک لە شارانی بەریتانیا دوای حەزەکەی جدی لەسەر دەکەم و پیشانت دەدەم زۆر بەدینە ئەهلی مزگەوتی شەو بەداخەوە مێلەکەی تووشی خۆشی دەرونی کردو و مناڵەکانی لەسەندوو لەگە پیاویشترەوە زۆر بەداخەوە یعنی ئەمانە هەموو پەیوەندی بە ئامۆژگاری و سەرچاوەی تێگەیشتنی خێزانیەوە هەیە پیرەمەردێک لە یەکێک لە شارەکانی کوردستان دەڵێ بۆ گەنجێکی کوردی گەنجێکی کوردستانی دەڵێ من بۆیە خەمی گەورە بە خەمی گچکە دەبینم چون جاری وە هەیە خەمی گچکەش خەمی گەورە بۆیە بە ئەو تورکە ڕەشانە ئەم شوێنە ڕەشانە پڕکەینەوە چۆن سەید هەورامی دەفەرمێ با دەست پێ بکەین و لەوە دەست پێ بکەین چارەسەریەکان هەرچی هەبن با بیکەین